مای خۆشحاڵیە بەشێک لەو فیلمانەی کە دروست ئەکرێن لە ناوخۆ هەرێمی کوردستانە دواتر لە کێبڕکێ و بەشداری فستیڤالە نێودەوڵەتیەکانە کات و لەگەڵەوەشە ئەبنا خاوەنی خەڵات دۆکومنتاری وڵاتی ژنانی ژێرزەوی یەکێک لەو کارە هەرە تایبەتانەی کە لەلایەن هونەرمەند ڕێکەوت حەمەد تۆفیقەوە بە بڵین کاری لەسەر کراوە و فیلمێکە کە بەشداری چەندین فستیڤاڵی نێودەوڵەتی کردو بۆتە خاوەنی خەڵاتیش بە خۆشحاڵیەوە لە ئێستاشە دووبارە بەشداری بەشێک لە فستیڤالەکانە کات و کێبڕکێ کات و نمایشەکرێت. فیلمی دۆکومنتاری وڵاتی ژنانی ژێرزەوی لە کەفتەدا بەشداری دوو فستیڤاڵی نێودەوڵەتیەکات. وڵاتی ژنانی ژێرزەوی لە دەرهێنانی هونەرمەند ڕێکەوت حەمەد تۆفیقە و بەرهەمی بەشی هونەری سینەما بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانیە کە بڕیارە لە دەستپێکی فستیڤاڵی فیلمی کوردی ئەمستەردام نمایش بکرێت. هاوکات دەرهێنەری فیلمەکە پانێڵێکی تایبەت بە فیلمەکەی پێشکەش بە ئامادەبوانەکات. لە ماوەی ڕابردوو دۆکومنتەری وڵاتی ژنانی ژێرزەوی بەشداری فستیڤالەکانی کازان لە رووسیا، بەلباۆ لە وڵاتی ئیسپانیا، فستیڤاڵی کولتور و هونەر لە قامیشلۆی ڕۆژئاوای کوردستان، فستیڤاڵی فیلمی کوردی لە نیویۆرک کردووە. لە خولی 27مینی فستیڤاڵی ڕێلجەن تودەی لە ئیتالیاش خەڵاتی لیژنەی داوەرانی بۆڵزانۆی بەدەستهێناوە. لە تۆڵەی کوشتندا یان لە تۆڵەی تاوانی زینادا ئیشی خەڵکی نییە، بەڵکو شەریعەتی ئیسلام داوێکە دەست